بێگومان کاریگەری هەیە لەبەرەوەی هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق، ینی ئەگەر گەرما و سەرما لە بەغدا بێ کاریگەری بەسەر هەرێمی کوردستانیشەوە دەبێ و ڕەنگە ینی ئەوە وا بکە کە بە خراپیش بەسەر هەرێمی کوردستاندا بشتێتەوە. بە تایبەتی ئێستا هێزێکی زۆر هەیە یا زۆر هەن داوای دەستکاریکردنی دەستورەکەن. بێگومان هەر جۆرە دەستکاریکردنێک بەبێ ڕێککەوتن یاخود بەبێ ڕەزامەندی کورد ئەوە بە زەرر بەسەر هەرێمی کوردستان دەدەشتێتەوە. ئەوە پێویستە لە گفتوگۆدا بین، بەس کێشەکەوێ لە بەغدا خۆپیشاندانەکان ڕێکخراو نین، ینی زۆرێک ڕاپەڕینە، ئەوان سەرکردایەتیان نییە، ئەوان ینی خۆپیشاندانانە ڕێبەرایەتیان نییە، ینی ئاسان نییە تۆ لەگەڵ ئەوان گفتوگۆ بکەی. بەڵام ئەوەی هەیە هەندێک لایەنی سیاسی یاخود هەندێک سەرکردەی سیاسی عێراقی دەیانەوێت کەرک لەو دەرفەتە وەرگرن، ئەوە بخۆزنەوە بۆ دەستکاریکردنی دەستور و سیستەمی عێراقی، سیستەمی سیاسی و حکومڕانی لە عێراق. واتە ئەوە خۆپیشاندەران نین داوای گۆڕین دەستورەکان، هەندێک لایەنن کە لە زووە بڕوایان بەو دەستورە نەبووە کە عێراق کاری لەسەر دەکات دوای ڕووخانی ڕژێمی سەدام.